12 ساڵ بەسەر تیرۆری ڕۆژنامەنووس سەردەژ عوسماندا تێپەڕ دەبێت و تا ئێستا بکوژانی ئاشکرا و دەستگیر نەکراون. ڕۆژنامەنووسێک دەڵێت ئەوانەی دەستیان هەیە لە کوشتنی ڕۆژنامەنووسان و بکوژان ڕادەستی یاسا ناکرێن و دەسەڵات لە پشتیانە. لە هەرێمی کوردستان بەهۆی سەروەرنەبوونی یاسا و دەستوەردان لە دەسەڵاتی دادوەری ژینگەیەکی مەترسیدار بۆ ڕۆژنامەنووسان دروستکراوە. ڕۆژنامەنووسانەی کە لە هەرێمی کوردستانە تیرۆر کراون لە چەند ساڵی ڕابردوودا هەتاکو ئێستا ئەگەر بکوژەکانیشان دەستگیر کرابن، بەڵام ئەوانەی ئەنجامدەر و پلاندارەژەری تیرۆرکردن و شەیدکردنی ئەو ڕۆژنامەنووسانن تا ئێستا دەستگیر نەکراون و ئەوەش بەڵگەی و دەلیلە لەسەر ئەوەی ڕۆژنامەنووسان لەلایەن کەسی ئاساییەوە تیرۆر نەکراون یا شەید نەکراون، بەڵکو دەستی دەسەڵات و خەڵکانی باڵادەستیان لە پشتەوە بووە. لە ساڵیادی تیرۆرکردنی سەردەژ عوسمان بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکانی سلێمانی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تیایدا باز لە خراپی دۆخی ئازادی ڕادەربڕین و دەستگیر نەکردنی بکوژانی ڕۆژنامەنووسان دەکەن و دەڵێن ئەگەر دادگا سەروەر وایە لە دوای سەردەشت و وەداد و سۆران بکوژان بوێری ئەویان نەدەکرد دەست بەرن بۆ تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان. ئەگەر دادگا سەروەر بوایەوە بکوژانی سەردەشت بدرابووان بە دادگایەکی عادیلانە، ئەوە جەلاد و ترسنۆکەکان ذاتی ئەوەیان نەدەکرد لە دوای سەردەشت کاوە گەرمیانی و وەداد حوسێن و ئەوانی تر تیرۆر بکەن. لە هەمووشی سیرتر و بە ئازارتر ئەمڕۆ بکوژانی سەردەشت لە لووتکەی دەسەڵاتن و بەردەوامن لە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان. خوشکێکی سۆرانی مامەحەما یەکێکی دیکە لە ڕۆژنامەنووسە تیرۆرکراوەکانی کوردستان باز لەوە دەکات هەرێم هیچ ئاسوودەیەک و دڵنیاییەکی بۆ ڕۆژنامەنووسان تێدا نەماوە و ساڵ لە دوای ساڵیش دۆخی ڕۆژنامەنووسان خراپتر دەبێت. هێشتا ڕۆژنامەنووس مافی پێشێل دەکرێت. سەرڕای ئەمانە دەسڵاتی قەڵەمڕەوانی هەرێم باس لە ئازادی دەکەن، دەڵێن ئازادی فەرەهەم کراوە بۆ کاری ڕۆژنامەنووسی. ئێمە ئەوە ڕەت دەکەینەوە. کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا لە مەترسیدایە. لەو ڕۆژێک کە شەی سۆران شەید بۆ ئێمە داوا ئەەکەین کە تر بەسە بەرامبەر ڕۆژنامەنووسان بەسە زیندانیکردن، تیرۆرکردن باڕا بگیرە، بەڵام ئەم دەسڵاتە خێڵەکیە هێستەمکارە بەردەوامە لەسەرەمە. ئێمەش بەڵێن دەدەین هەمان ڕێباز هەمان ڕێچکەی شەیدانی قەڵەمبەر نەدەین. ساڵیادی تیرۆرکردنی سەردەژ عوسمان لە کاتێکدایە کەیسی تیرۆرکردنی چەندین ڕۆژنامەنووسی دیکە بە هەڵپەسێردراوی لە دادگاکان ماوەتەوە. بکوژان و ئەوانەی دەستیان هەبووە لە تیرۆری ڕۆژنامەنووسان ئاشکرا نەکراون. هەروەها چەندین چالاک و ڕۆژنامەنووسی بادینان و دهۆک لەسەر ئازادی ڕادەربڕین ئێستا لە زیندانەکاندان و سزا دراون. ڕامیع عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.